سیاست بەرنامەیەکە لە بەشی کوردی دەنجی ئەمریکا لە واشنگتن و ڕاستە و خۆ بڵاو دەبێتەوە. ئەم بەرنامەیە لەلایەن دەخیلی شەمۆ بەڕێوە دەچێت و ئێوەش دەتوانن بەشداری تێدا بکەن. سڵاو و ڕێز و هیڤین دەمێن خۆش گەلی گوهدار و بینەرێن رادیۆیا کوردیە دەنگی ئەمریکا لە واشنگتن. ئیرۆ دەهی مەها دوانزدا ڕۆژە جیهانی یا مافی مرۆڤایە. ئەڤە 20 ساڵەژی دەرباز بن سەر ڕاگەهاندنا جنێفێ یا مافی مرۆڤان کوتی هەژمارتن وەکا دەست پێکا ڤەژاندن و ساخکردنا ڕاگەهاندنە جیهانیە مافی مرۆڤان یا ساڵە 1948 دەرکەتی و یەکەم بەنداوێ دەبێژتن هەموو مرۆڤ بە ئازادی ژدایک دەبن وەک هەڤیا کەرامەت و مافانژی هەیە. هەر کەسیژی مافی ژیانی ئازادی و پاراستنا کەسایەتی هەیە. لێ مخابن دەگەل ڤان ڕاگەهاندنên نێف نەتەوەییک و گشت وڵاتین جیهانی پەسەندکردنا لێ لەگەلک جیهان ئەو ماف زەفت کرینە تێن پێشێلکردن. ئەگەر لە هەنێک وڵاتان ئەو بە سیستەماتیک بە لێ گەلک جارانژی نەژ ئالی حکومەتان ڤەیە بەلکو ژە ئالیێ پێکهاتێ جڤاکان ڤە و ئاستەنگên civakane. Gelek ji pêşeliyên mafê mirovan di nav malên de jî durist dibin heta di welatên demokrat xwaz de. Gelo rewşa mafê mirovên Kurd çawa ye? Astengên hikûmet li pêş azadî û mafên Kurdan dadinên çi ne? Civaka Kurdî, Komelgeha Kurdî çendê rêzê li mafê mirovan digiritin. Ji bo bersiva van pisyaran û çendîn pisyarên din jî di bername îroya em û siyaset de em mêvandariya hêjayan Ciwan Yusuf berpirsê Komîteya Mafê Mirovên Kurd li Ewropa dikin bi Skype û digel me ye û xanim Tavga Reşîd Tavga Umer Reşîd ji desteya yan berêvebera desteya mafên mirovan ya Parlemanê Herêma Kurdistana Iraqê. Zor spas kekî ciwan hêvîdarim Skypeê te digel me îro peywendî safî be. Roj baş, êvar baş kekê delal. Spas bu te tavgexan bi telefonî ji hewlêrê digel me ye tavgexan umîdewarên dengekeman baş bêtin û dengî toş peywendekî toş legel ême baş bîye. Tavgexan دیارە دەنگی تاوگەخان باش ناگەهتە من ئەنزانم جەم منە یان جەم پەیوەندیە. بەهەرحاڵ کەکی جوان ئەمجارێ پێناسەیەکە مافی مرۆڤان بکەین ji bo mafê mirovan bikirtî mafê mirovekî parastî be yanî çi ew mirov çawa ye eger mafî parastî be. Yani roj baş carkedî kekê delal wextê got di 48 da ev term çêbû ji bo xatirê misokera mafê mirovan ew daxuyakirin di partê de hene. Parek jî ê civatiye û parek jî heye ê kesayetî û parekî jî heye ê aborî. Heger em biaxivin ser parê kesayetî ew parê kesayetî yan jî jiyan bo hemû kesî ضرورية جيان چێنابێ کەس دەستێ خۆ بدیە دە و نێزیکی وێ نابێ و هەتک بکێ ئا دواژی کار و عمل کار و شغل ئەو ژی کارێکی گرێدایە بە مرۆڤە ئاسسیاژی مافێ پیرەکەیە و مافێ زارۆکەیە و مافێ مالەیە و مافێ هەویردۆرە وێنایە ئەv مافێ کەسایەتیە ئێگۆ ئەم لەسەر دسەکەنن. دەروی وێناژی مافێ جڤاکی هەیە یانیژی مافێ ملەتە هەیە وەکە ملەتێ کورد حتا ئیرۆ بێ مافە لەگەلک کوردستانê û dibin desthilatê de ye. Ew jî yek ji mafê gohata gotin yek ji protokolê ahêngeha cîhanî ya mafê mirova tê de dibêje gerek her millet ser axa xwe bijî û gerek her millet jî kulturê wîna û zimanê wîna. Gelek spas ji bo vê destpêkê ji bo vê kurtiyak û têgeştineka mafê mirovan min dixwest digel tavgexan ême carê pêş ewê basî mafê mirovî Kurd bikein û çoneçoniya demanwîst pênasêk bikin yekek ke mafî parastî bê çi kesêk e ême ew pisyarê se dekin.
ببوورە کاک دەخیل ئەگەر بکرێت پرسیارەکە دووبارە بکەیتەوە. ئێمە جارێ باسێکی گشتی دەکەین، باسی پێناسەیەک بۆ مافەکانی مرۆڤ دەکەین و من پرسیارەکەم بەو شێوەیە دەکەم. ئەگەر یەکێک مرۆڤێک مافی پاراستی بێ ئەو چ کەسێکە چۆنە کە مافەکەی پاراستی بێ؟ بەڵێ بێگومان من پاش ڕێز وسڵاوم بۆ ئێوە بۆ برادرانە و کاک جوان ئەڵمانیا لەگەڵ بەڕێستانە و میوانی ئەمڕۆی بەرنامەکەتانە. بەحقیقات مافی مرۆڤ هەموو ئەو مافانەیە کە بۆ مرۆڤ دەستەبەر کراوە، هەموو ئەو ئیمتیازاتانەیە کە لە چوارچێوەی یاساکان بۆی دیاری کراوە و ئەمە جارە کۆمەڵێک ماف ئەگرێتەوە وەکو مافە مەدەنیەکان، مافە سیاسەکان، مافە ئابووری و کۆمەڵایەتی و ڕۆشنبیرەکان. دیارە بەرجەستەکردنی ئەم مافانە بۆ هەر هاوڵاتیەک ئەتوانین بڵێن بەرجەستەکردنی مافەکانی مرۆڤ بە شێوەیەکی گشتی، کەواتە ئەو کەسەی کە ئەڵێن مافی پارێدراوە بێگومان دەبێت ئەم مافانەی بۆ دەستەبەر کرا بێ لەو ناوچەی یاخود لەو وڵاتێکی تێیدا دەژی. ئەمەش بە هەوڵ و کۆشش و کارەمەی هەموو لایەک دێتە دی کە لە وڵاتەکە تاسندا ئەو مافانەی بۆ دەستەبەر بکرێ و هەروە پارێزگاریشان لێ بکرێ. بۆیە مافەکانی مرۆڤ بە شێوەیەکی گشتی ئەبێت لە سەرەتای لەدایکبوونی کۆرپەلەوە هەتاوەکو ڕۆژەکانی دوایی لە ژیاندا ئەبێ مرۆڤ ئەو ئیمتیازاتە یاخود ئەو مافانەی بۆ دەستەبەر بکرێت کە ئەمە پێی ئەو سێ مافە سەرەتایەکانی مرۆڤ. باڵێ زۆر سپاس کەکی جوان. دیسان وەخت دەمیان بەحسی دەستپێکا داڕاشتنا مافین مرۆڤان دیکەین هەلبەت دیارە بفەرمی ڤەدگەرتە ڕاگەهاندنا گەردونیە مافی مرۆڤان یا ساڵە 1948 وەکی تەژی نیشانە پێدای دەست بەحسکردی دەپێڕا ڕۆژە جیهانی بەری وێناژی گەل دەستوری وڵاتان گەلێک جاری بەحس و تایبەتجی ئەگەر بەحسی مافان بکن دەستوری وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا و قانونە مافی مرۆڤان یان بەندە مافی مرۆڤان یان دەستوریدا هەیە ئەوژی وەکو داکیمنتێکی گەلێک گرنگ و بەحس تێکردن هەموو جاران دەما بەحسی مافی مرۆڤان تێکردن دەپێڕا ڕۆژە جیهانیە مافی مرۆڤان یانەتەوێنێ گرتی کورد ساڵان و سێ بەری 20 ساڵان وەکی ڤیدەمی 171 وڵاتان لەسەر لڤیانە ڕازی بوون سەر. وەکومە گوتی بکورتی ئەگەر بەحسی مافی مرۆڤان بکەین ئەف داکیمنتە ئەف جڤینێن وەسا چی بوون و ڕاگەهاندنین مافی مرۆڤان ژێ دەرکەتین دەبێژن مرۆڤ بە ئازادی دەبتن کەرامەت و مافێن ئازادیە وی دەوێ وەکەف بن و پاراستی بن مافی ژیانی هەیە مافی ئازادی پاراستنێ پەروەردەی ئەف هەموو ماف تێداوکردن لێ پشتیوان هەموو ساڵان و گەلبان گۆڕتنێن مەزنێت دنیاە یەکچت کارە زێدەتر بکە لەسەروان پێناسێن مافی مرۆڤان چ تشتێدی هەیە و دەوێ مرۆڤان هەبە زێدەتر ژوانە. یعنی بڕاستی گۆتشتێ گوت ئەگەهەیە مافێ مرۆڤای جیهانی دەهاتە خویاکردن و یانجی دیا جنێڤ دەهاتە خویاکردن یەک کارێ بێژێ گۆمافنە حتا ینی قۆنتاغەکێ وێگەلێکی باش بن مافنە دی هەنە ئیرۆ دەردکەونە سەر ڕوێ جیهانێ سەر ڕوێ وێنا بهتر دووەڵاتێ پێشکەتیدا وەکە گۆ مافێ دنێر پەورە بزەوجن دمێ پەورە بزەوجن مافێ سروشتی یانجی ئێ بیئە وەکە مافێ ئەڤ هەموو ماف دووەڵاتێ پێشکەتی دەتکەون لێ مخابن دووەڵاتی وەکە ئێمەدە هێگۆ گەلک ماف تێدا نەپژراندینە و گەلک ماف تێدا پەرچقاندینە ئەم بخوا حوجەی گەلک ساڵانە و حوجەی گەلک یاساییە و گەلک ئالافانە ji بۆی خاتری ئەم کار بن وا مافێ ئەساسی پێک بێنن ئەو مافێ گرێدایی بژیانێڤە بابووریێڤە بنویساندنێرە بگۆهداریێڤەیە بڕەوشنبیریێڤەیە ئەف مافێ ئەساسی حتا ئیرۆ دووەڵاتێ مەدە هێ پێک نەهاتنە بەلکی گەلک جاراژی دووان ڕاگەهاندنادەژی هەندێک شوان مافان نەهاتنە گوتن ئەوجا بۆیە من دەمیست لەگەڵ تافگەخان داوایەکی والی بکەم خۆ دەزانی تافگەخان لە کۆمەلگایەک بۆ کۆمەلگایەکی دیکە جیاوازی هەیە لەوەی تێگەشتنی مافەکانی مرۆڤ ڕەنگە شتی گشتی هەبێ بەڵام هەندی شتی تایبەتیش ئێستا هەن وەکو کاک جوان باز دەکاتن بەڵام ئەگەر داوا لێ بکەین ڕێزبەندێک دابنی بۆ مافە گرنگەکان لە پێشەوە چی دەبێ دواتر چی دەبێ و ئەوها ئێستا لە هەرێمی کوردستان ئەگەر باسکەین باسی هەرێمی کوردستان دەکەین بەگشتی
خۆی بتەکید ینی مافەکانی مرۆڤ بە شێوەیەکی گشتی ئەگەر سەیری ئەو دۆکیومنتە بکەین کە لەلایەنەتەوە ئێکتوەکانەوە کە جاڕنامەی جیهانی مافەکانی مرۆڤ کە بە سەرچاوەیەکی معنەوی زۆر بەهێزدا ئەندێ بۆ سەرجەم هەموو ئەو پەیماننامە و بەڵگەنامە نێودەوڵەتیانەی کە دوای ئەوە دەچون بۆ دابینکردن و بەرجەستەکردنی مافەکانی مرۆڤ لە هەر وڵاتێکدا بە حقیقەت دیارە هەرێمی کوردستان بە خۆشحاڵیەوە قۆناغی باشی بڕیوە لە بەرجەستەکردنی مافەکانی مرۆڤ چ لە ڕوانگەی یاسایی چ لە ڕوانگەی جێبەجێکار و ڕێکاری جێبەجێکردن وە چ لە ڕوانگەی دادپەروەری و ڕەخساندنی یەکسانی لە ناو دادگاکاندا لە بواری دادوەریدا بەڵام ئەوە ناگەێنێت کە هەرێمی کوردستان بەدەر نییە لە پێشەکارەکانی مافی مرۆڤ بۆیە ئێمە ئەگەر وەکو ڕیزبەندیەک تەماشای مافەکانی مرۆڤ بکەین لە هەرێمی کوردستان بە ڕای من دابینکردنی مافە کۆمەڵایەتیەکان سەرچاوەی بەرجەستەکردن و پاراستنی ئاسایشی کۆمەلگایە وەکە ئەم مافەش بەڕاستی لە خێزانەکانەوە دەستی ئەکا بۆ دابینکردنی مافی کۆمەڵایەتی بۆ هەر تاکێک لە ناو خێزانەکاندا و پاشان بۆ کۆمەلگا و پاشان بۆ هەموو تاکێک کە لە ناو کۆمەلگادا ئەژی چ لە شوێنی کارکردنی بیاخود لە جێگایەکی تر بۆیە ئەم مافانە بە شێوەیەکی گشتی مافە کۆمەڵایەتەکانەوە پاش ئەوەش ئێمە ئەتوانین بڵێن مافە ئابوووریەکان بە ڕیزبەندی دووەم دێت و پاش ئەوەش مافە مەدینەکان و مافە ڕامێرەکان لە دوایشدا بافە ڕۆشنبیرەکان بۆیە لە هەرێمی کوردستان بەڕای من لە ڕیزبەندی یەکەم مافە کۆمەڵایەتەکانە چونکە تایبەتمەندێتی هەرێمی کوردستان و تێکەڵبوونی هەرێمی کوردستان بە چەندین کەسووری جیاواز بە چەندین نەتەوەی جیاواز و گرانەوەی سنووری هەرێمی کوردستان بە ڕووی وڵاتانی دنیادا ئەمە وای پتر کە جۆرە کەلتورێکی جیاواز تێکەڵ بە کەلتوری هەرێمی کوردستان بێ بۆیە لەم ڕوانگەیەوە بۆ دابینکردنی هەموو مافەکانی تر پێویستە کە ئێمە گرنگی لە سەرەتادا بە مافە کۆمەڵایەتەکانی هاوڵاتیان بدەین پاشان مافەکانی تر. بەڵێ کاک جوان مافن کۆمەڵایەتی بە باوەریە تافگەخان لە پێش هەموو تشتینە ji بۆ ئەگەر بەحسی کوردا بکەین و بتایبەت هەرێما کوردستان عێراقیتون نها لە ئەوروپای وەکو بەرپرسی مافن مرۆڤان ڕێخستیا مافن مرۆڤان کۆمیتەیە مافن مرۆڤان کورد لە ئەوروپا ئەوروپی چاوا دادنین مافن کەسایەتین مافن جواکی لە پێش براستی ئۆروپیژی و ئەم خۆشی دەبینن گۆ مافەی کەسایەتی بەری مافەی جواکیە لێتەنێ ئەس بەهوەرم خوشکا دەلال لەسەر مافێکی ڕەنگێکی دیمت دەستپێکێ دەگوت مافێ ملەتی یعنی مافێ ملەتێکی سەرخاخگا خۆیە حتا نها نەگهای مافێ خوا ئەو ماف ئیرۆ ڕۆژ وەکە ملەتێکی کورد ئەو بهتر پێشیە بەرچاوە بهتر لێتەنێ ئەم دەزانن گۆ مافێ ئێ ئەساسی مافێ کەسایەتینە بەری گۆ ببێ مافێ کۆمەلەتی ji ber komele bixwe li ser kesayetî ava dibe heger kes ne xwedî maf bê û ne serbest bê û ne azad bê wê nikaribe komelena azad ava bike wê nikaribe civaka azad ava bike ev cudabûn heye nabeyna daxwaziyê mafa de di welatê pêşketî de û di welatê hê gelek jêr divê ji bo xatirê bigihê بەێ کەکی جوان گەلک سوپاس بۆ vêname ئەم هەتانها بگشتی بەحسی مافی مرۆڤان dikin lême dixwaz biçin tiştên taybet û meselên mafê مرۆڤان bi taybet li van salan û li cihên ku Kurtê de cîn em behs dikin helbet dabînkirina perwerdeyê yek ji mafên binaxeyîn mafê mirovan e perwerde ji bo zarokan Sekretêrê Giştî Netewên Girtî Ban Ki-moon duh li bîreveriya bîsaliya Roja Cîhaniya mafê mirovan got 57 milyon zarok li seranserî cîhanê ji xwendinê bêbehrin piraniya wan kiçin û li cihên ku şertê de ne Sûriya welateke çû nêzîka 3 sala şertê de hebitin kekê ciwan tu çawa vêna yani tu yê çawa behs bikî tu yê kîş alî ve behs bikî ji kû derê dest pê bikî ku ev pêşêliya mafê mirovan bi wesa bi mezinî têkirin li Sûriya براستی ئیرۆ مافێ مرۆڤ هەندروی سووریا بالکێشەکە ji بۆی مەتەڤ ji بۆی پارێزگەرێ مافێ مرۆڤ 200,000 zarok heye îro dûrî dibîstanaya ev yek jê ji hetkirina mafê mirovaya li cema heye bêhtirî 150 kes yan ji pîrek di zîndana de hatine kujrandin ew xwe jî yek ji hetkanina mafê mirovaya îro wêran dibin bajar û gund û kolan wêran dibin ew jî yek ji
پاراستنا مافێ مرۆڤایە ئیرۆ ئەلکتریک نینە و ئاو نینە و خزانی هەیە و خوارن نینە ئەفژی یەک ینی هەموو تشتێ هەتکاندنا مافێ مرۆڤ بڕاستی هاتە جواندن هەندروێ سووریادا دوا هەر 3 ساڵادا و حتا نەهاژی بڕاستی تەبل و ئیرۆ ڕۆژەکە بنیشانە لێ بڕاستی جیهان خۆشک دەرباس نەبوو هەندروێ سووریا یانجی پشتەوانیا با کەسا هەندروێ سووریا دەنەکرد و ئەفژی بخوا بانگەکە ژێدرێ ئەز بەرێ خۆ دەدما ینی جیهانێ تەوی ji بۆی خاطرێ کارە بن vê hetkandina mafê mirova hindurê Sûriya de bisekin. Tiştê ku hindurê Sûriya de çê dibê dervê hemû mêjî û hemû aqiliya û tecawüz dike hemû mafê kesayetî û komeletî û aborî û siyasî û asayî hemû maf rastî îro hindurê Sûriya de hetkandin em nikarin tiştekî tenê bêjin mixabin hemû maf تافگە خان لە هەرێمی کوردستانی عێراق هەڵبەت هەرێمێکە کە زیاتر لە 20 چەند ساڵێکە کە هەرێمێکی ڕادەیەک سەر بخۆیە ئێمە کە باسی مافی پەروەردە دەکەین مافی ئەوەی کە مناڵ مافی هەیە پەروەردە بۆ دابین بکرێ جەنابەت پێش ئێستا دەڵی کە هەرێمی کوردستان بەدەر نییە لە پێشیلیەکانی مافی مرۆڤ بەڵام لە بواری پەروەردەدا تا چەندێک ئەو مافە دابین کراوە بۆ مناڵان بەڵێ خۆی مافی پەروەردە و فێرکردن هێکێکە لە مافە سەرەتاییەکانی کە هەم لە جانامەی جیهانی مافەکانی مرۆڤ ئاماژەی پێکراوە و هەم لە ڕێکەوتنامەی مافەکانی مناڵ کە لە ساڵی 89 لەلایەن نەتەوەی گرتوەکانەوە پەسەند کراوە و ئەم ڕێکەوتنامەیەش یەکێکە لەو ڕێکەوتنامەی کە پشتی شێری بەرکەوتووە لە ئیمزاکردنی وڵاتان و پەسەندکردنی ڕێکەوتنامەکە بەڵام بەداخەوە ئەم ڕێکەوتنامەیە وەکو خۆی جێبەجێ ناکرێت بەتایبەتیش ئەوەی کە پێویستە بە سێکتەری پەروەردە و فێرکردن و هەرێمی کوردستان ئێمە لەلایەن خۆمانەوە وەکو دەستەی سەربەخۆی مافەکانی مرۆڤ چەندین پێشەلکاریمان لەسەر بواری پەروەردەیی و دەرهێنانی مناڵان لە قوتابخانە و نەگونجان و یاخود نەبوونی ژینگەی پەروەردەیی پێویست لەناو قوتابخانەکاندا چ بەوەی کە ستاف و یاخود مامۆستا و کادری پێویست نییە بۆ ئەوەی کە بتوانێت وانەکان وەکو خۆی بکەنەتە قوتابیان چ ئەوەی کە قوتابیان بە زۆر لە قوتابخانەکان دەرهێنرێت چ ئەوەی کە ژینگەی قوتابخانەکە خۆی گونجاو نیە بۆ ئەوەی قوتابی بتوانێت درێژە بە پرۆسەی خوێندندا لە هەرێمی کوردستاندا چ جای ئەوەی کە وەزارەتی پەروەردە قۆناغی باشی بڕێەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا تا ئێستاش بەکارهێنانی توندوتیژی لەناو قوتابخانەکانە بەردەوامە وادەبوونی بینایی گونجاو و ملائم بۆ قوتابیان بۆ ئەوەی کە پرۆسەی خوێندنی جا دەسەبەر بکەن بەڕاستی لە ڕووی کوالیتی لە ڕووی سیستمی خوێندنەوە ئەمانە هەمووی ئەو کێشە و گرفتانن کە سێکتەری پەروەردە لە هەرێمی کوردستان پێوەی ئەناڵێنێ و جگە لەوەش وەکو وتمان بەکارهێنانی توندوتیژی و نەبوونی کادری پێویست و جگە لەوەش بەڕاستی ئێمە ئەتوانین بڵێن سەرەکیترین مافی قوتابی کە ئەوەیە کە بدرێتە بەرخەندن وەلەو ئێستا ئەتوانم بڵێم تا ڕادێکی باش ئەوە کاری لەسەر کراوە بەڵام و بەتایبەتی کچان کەدا ئێستا ڕێژەی لە سەتایەکمان لە کچان هەیە کە دەرهێنراون لە قوتابخانەوە نەچونەتە بەرخەندن بۆیە سەرڕای هەموو کارەکانی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام لەگەڵ ئەوەشدا پێشەکاری زۆر لە سێکتەری پەروەردە لەلای ئێمە تۆمار کراوە زۆر بەداخەوە زۆر بەداخەمە جگەی نیگەرانیە بەڕاستی لەبەر ئەوەی کە هەرجاری باسی هەرێمی کوردستان بکەیت باشی پێشەوە چوونی ئابووری باشی گەشەکردن و باشی باسی ئینڤستمنت و هەموو شتێک دەکرێت کەچی لە مافەسەری سەرەتاییەکان ئەو کە هەموو کێماسی هەبێ شتێکی زۆر زۆر نیگەرانیە ئەوەیەک درستەکە بەداخەوە کاک جوان باوەری هەیە و شەڕ و نەڕەحەتی دەست پێ دەکەن دەگەڵ پێشێریان مافی مرۆڤان ڕاستە؟ دووبارە بکە یعنی لەگەڵک جیهان لەگەڵک وڵاتان دەبێژن و دەگەڵ پێشیریە یان شەڕ بوێ دەست پێ دەکەن و پێشیرین مافی مرۆڤ چێ دەبن ڕاستە؟ یعنی ڕاستە ئەو ناخواییە شەر بخۆ وەختێک گۆ چێ دەبێ سێ پارهەنە ئێگۆ هەری ینی ئاستان تێنە سەروانە یەک ژێ زارۆکن و یەک ژێ پیرەکن و یەک ژێ سڤیلن یعنی هەر سێژی بخۆ سڤیلن لەوما شەر لە کودرە چێ بێ بەری هەموو تشتی هەتک دەبێ مافێ مرۆڤە ئەو کەسایە گۆ دەرباس نابنە هەندروێ شەر لێتەنێ وێران دەبن
دەعالیێ پرشقاندنە مافێوانە چ زارۆک ئێگۆ نکار بن هەر لە دبیستانە و خوارن و تەندروستیاوانە کێم دەبێ و چ پیرەک ئێگۆ هەنێک لەشکەر و هەنێک کەلەش مافێوانە هەتکن ئێ کەسایەتیژی و ئێ ئینسانەتیژی ینی ئێ کەسایەتیژی و ئێ وەکە پیرەک و سڤیل بە هەموو ڕەنگاژی مافێوانە هەتک دەبن ji ber wextê ku em bêjin mafê mirova mafê kesayetî ew mafê girêdaya tenduristiyê ve û girêdaya bi aboriyê ve û girêdaya bi kesayetiyê ve berê hemû tiştî gava pêşî şerê li kudrê çê bê gava pêşî got çê dibe ew gav bi li ser mafê mirova derbas belê tavka xan li کۆمەلگای کوردیدا کە باسی مافەکان بکرێ باسی مافی مرۆڤ بکرێ پێشێلی بەرامبەر بە مافەکانی ژن شتێکی کە کەس ناتوانێت ئینکاری لێ بکاتن حکوومەتی هەرێمی کوردستانش و پەرلەمانی کوردستان جەنابەت بەرپرسی ینی بەڕێوەبەری دەستی مافی مرۆڤی لە پەرلەمانی هەرێمی کوردستاندا حکوومەت درێخراوەکان هەن حکوومەت ئۆفیس و دەستگای تایبەتی هەیە نووسوی تایبەتی هەیە بۆ پاراستنی مافی مرۆڤ مافی ژن بەڵام تا ئێستا هەردیسان باسی لە پێشێلیەکان دەکرێت تا چەندێک ئەو پێشێلیانە مەترسیدارن بەڵێ من هەر وەکو لە سەرەتاش ئاماژەم پێدا بۆیە من بە لەرزبندی ڕێخستنی مافەکان مافە کۆمەڵایەتەکانم خستە پێش مافەکانی ترەوە حقیقات ئەوەی کە کاکجوان کە باسی کرد دابینکردنی مافە سیاسیەکان بەوەی کە تۆ کیانێکی سیاسی هەبێت و دەستەبەرکردنی ئاو و خاک و زەوی و ئەمانە بەتەکید مافە هەرە گرنگەکارن بەڵام بەپی تایبەتمەندی هەرێمی کوردستان بۆیە مافە کۆمەڵایەتەکانم خستە ڕێزبندی یەکەمەوە لەبەر ئەوەی ئەو راپۆرتی ساڵانەی دەستەی سەربەخۆی مافەکانی مرۆڤ زۆرترین پێشێرکاری دەرحەق بە مافەکانی ئافرەتان کراوە بە مافەکانی ئافرەتان و ژنان کراوە لە هەرێمی کوردستان ئەو توندوتی ژیانی کە لەسەر تۆزی ئافرەت لەسەر مافی ئافرەت ئەنجام ئەدرێت لە هەرێمی کوردستان بەڕاستی ئەتوانڵم زۆرترین پێشێرکاری لە راپۆرتەکەی ئێمە کە بە بەراورد لەگەڵ مافەکانی تری هاوڵاتیان چ مافی مناڵان چ مافی کەم ئەندامان چ مافی ڕۆژنامەنووسان ڕێژەی ئەنجامدانی توندوتیژی دەرحەق بە ئافرەتان و کوشتنی ئافرەت چ خۆکوشتنی ئافرەت چ سووتان خۆسووتان ئەمانە توندوتیژی سێکسی هەموو ئەو جۆرە توندوتیژیانە کە لە هەرێمی کوردستان دەرحەق بە ئافرەتانی ئێمە ئەکرێت ئەلبەتە ئەمە جگەی ئاماژەیە کە ئێمە بڵێن پەرلەمانی کوردستان زۆر یاسای گرنگی دەرکردووە زۆر یاسای گرنگی هەموار کردوێتەوە بۆ ئەوەی کە بتوانێت لە ڕێگەی ئەو یاسایانەوە مافەکانی ئافرەتان لە هەرێمی کوردستان بەردەست بکە بەڵام بەداخەوە ئێمە لە جێبەجێکردنی یاساکاندا سستی هەیە لەلایەن دادگاکانەوە و دەستگای داواکاری گشتی لە هەرێمی کوردستان وەکو پێویست بە ڕۆڵی خۆی هەڵماتی ڕۆڵێکی ئەکتیڤانەی نییە لەوەش ئەنجومەنی باڵای کاروباری خانمان ئەویش بە دەست کۆمەڵێک گرفتەوە دەناڵێنێ و بەڵام لەگەڵ ئەوەشدا هەندێک ڕێککاری جێبەجێکردنی پێویست لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە گیراوەتە بەر کە ئەمە جێگەی دڵخۆشیە بەڵام ئەوەی کە پێویستە لێرە ئاماژەی پێکەم سەرڕای ئەوەی کە یاسای گرنگ دەچوە سەرڕای ئەوەی کە ڕێکاری جێبەجێکاری پێویست گیراوەتە بەر لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەڵام ئێمە گرنگە کار لەسەر وشیاری تاکەکاری کۆمەلگا بکەین بۆ ئەوەی کە بتوانین لە ڕێگەی ئەوانەوە و چۆن زمینە سازی بۆ جێبەجێکردنی یاساکان بێت سازی بۆ بەجەستەکردنی مافەکان بکەین بەڵێ تێدەگەم کە جنابەت وا بەو شێوەیە باستەکەی کە جێبەجێکردنی ئەو قانونانە ئەو یاسایانە کە بۆ پاراستنی مافەکانی مرۆڤ و مافی ژن و ئەوانە دەرچوون پێویستی بەوە هەیە زیاتر جێبەجێ بکرێن بەڵام هۆشداری کۆمەڵایەتیش یەکێ بابەتێکی دیکەیە لایەنێتی کە بەڵام پێم وایە حتا هۆشداری لە ناو خەڵکیشدا لە ناو هێزەکانی دابینکردنی یاسادا ئەو هۆشداریەش ئەرک و بەرپرسایەتی حکوومەتە ئەگەر بە کورتی پێم بڵێ حکوومەت تا چەندێک بەرپرسیارە لەوەی کە ئەم شتە ناکرێ ینی بە باشی ناکرێت کە هۆشداری لە ناو خەڵکا دروست بێ
بەڵێ خۆی من بەڕاستی ئەگەر بڵێم ئەمە خوێندنەوەیکی تری بۆ ئەەکەین ئەرکی وشارکردنەوەی تاکەکانی کۆمەلگا بە تەنیا ئەرکی حکوومەت نییە بەڵکو ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیش ئەتوانن کە ڕۆڵێکی ئەکتیڤانە و ڕۆڵێکی پۆزتیڤانە ببینن لەم ڕۆەوە و هەروەها میدیا بە شێوەیەکی سەرەکەی لە هەرێمی کوردستان ئەتوانێت کە ڕۆڵی بەرچاو بگێڕێ لەوەی کە چۆن تاکەکانی کۆمەلگا وشیار بکاتەوە چونکە بەداخەوە ئێمە هەندێک کەناڵی میدیایی تێبینیمان کردووە کە ئاراستەکەیان بۆ ئەوەی کە زۆرترین خوێنەریان هەبێ زۆرترین بینەریان هەبێ ئەبینین کە زیاتر بابەتەکانی پێشەرکاری یاخود بابەتەکانی توندروتیژی دەرهەق بە ئافرەتان زەخ ئەکەنەوە کە ئەمە ڕێگدانەوەیەکی سەلبی لەسەر هزری تاکی کورد ئەبێ بۆیە گرنگە نەک تەنها حکوومەت بەتەنیا بەڵکو حکوومەت بە هاوکاری ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی وهروەها میدیا و هەموو لایەنە پەیوەندیدارەکان بەدەستێتە بەخۆی مافەکانی مرۆڤیشەوە گرنگە ئێمە کار لەسەر ئەو بکەینەوە جگەلەوەش بابەتی منهەجی دراسی ینی منهەجی خوێندن لە وەزارەتی پەروەردە و لە زانکۆکانیش تەنانەت پێویستە گرنگی تەواوی پێ بدرێت بەوەی کە چۆن مافی خۆت بەدەست بێنیت و هەروەها لە مافی بەرامبەر بکەیت و بەرامبەرت وەکو مرۆڤ تەماشا بکەیت. بەڵێ هەر دەمویست لەم بۆنێەوە کە 2 دقیقەمان ماوە کاتی بەرنامەکەمان ئیشارەت بەوە بدەین کە نێلسن ماندێلا کە ئێستا وڵاتی کوریای ئەفریقای باشوور خەریکە بۆ ئەوەی کە ڕێوڕسمی شادنەوەی و زۆربەی سەرۆکەکانی دنیا و کە 4 سەرۆکی ئەمریکیش بەرەو وێندرێ دەچن بۆ ئەوە یەکێک بووە لەو کەسانەی کە بەرگری کردووە لە مافی مرۆڤ و لە مافی هاوڵاتانی خۆی و لە پێناوی ئەویشدا 27 ساڵ کەوتە زیندان ڕاستە لە سەرکێشەیەکی سیاسی بوو مەسەلەکە سیاسی و بەڵام مافەکانی مرۆڤ و پاراستنی مافەکانی مرۆڤ یەکێک بوو لە بنەماکانی خەباتی نەلسن ماندێلا. ئەوجا کەکی جوان من دخواست ئەم بەحسی هەندێک بکەن پاراستنە وان کەسین بەرگری و بەڕەوانی مافی مرۆڤان دەکەن تا چەندی ئەو هەیە لە وڵاتان يعني وڵات دوێ ئەم جدە بکەن کەکێدە وڵاتێک گۆشەرێ نافخۆیی تێدا هەیە ژغینی وڵاتێک گۆهنێکی بێشەرە و ڕەحەتە هەردوو ینی هەر مافەکی دەرەکێدا ئیرۆ وڵاتێکی وەکە سووریادا شەرێکی نافخۆیی هەیە بڕاستی بەڕەوانیە کەسی نینە و تنکارێک کەسیژی يعني حماية بكي لید وڵاتی پێشڤەروو وڵاتی گۆهنێکی ژیان تێدا باشە بەرەوانیا وا کەسە هەیە و جهێ کەکی جوان بەڵکی دقیقێک من مایە ئەم بەحسی مەسەلین بەرژەوەندین سیاسی و ئابوورین وڵاتن زلهێز بکەین کە وڵاتن کوتوت بێژی مافی مرۆڤان پاراستیان بەڕەوانکارن مافی مرۆڤان پاراستنە لێ دەری گەلێک جاری سیاسەتین نفتەوەی دایان سیاست وڵاتن دەسەڵاتداردا بەرژەوەندین ئابووری بەرژەوەندین سیاسی دەکەون پیشیا هەندێک و دەمێ دەڕەشتنە سیاستین دەرڤە مافین مرۆڤان بێنەش بیرکردن بە کورتیتە چه هەیە لەسەر وێ نابێژی بتایبەتژی مەسەلا سووریا ئیرۆ ئەمریکا گەلێک وێنا خەتەبارە بە کورتی بەێ پرسەکە گەلێکی گرنگە ژبەر وەختێ گۆ ئاگەهیا ناونەتەوەی یا مافی مرۆڤ چێ بوو تا ئالاف ژێر چێ نەبوون گۆ کاربن وی مافی بپارێزن لەوما دەوڵەت گەلێک جارە وا مافات پەرچقێنن دبن سیوانە سیاسەتێ و ئابووریەدا و بانە و هەموو وڵاتاژی چێت بێت ئەمریکاژی چێت بێت و هەموو وڵاتی دی چێت بێ لێ هەمە تشتێک هەیە دوا وڵاتی هەنادا بەرەوانیە مافێ مرۆڤ کارن کاری خۆ بکەن و کارن دەنگی خۆ بدن و کارن خۆنێزیکی جهێ یعنی نێزیکی حکوومەت دەنگی خۆ بدن کاک جوان گەلێک سوپاس بەرپرسی کومیتەیە مافی مرۆڤین کورد لە ئەوروپا و تافگا عومەر ڕەشید بەروبەری دەستەی مافی مرۆڤ لە پەرلەمانی هەرێمی کوردستان زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەی ئەموو سیاسەتی ئەم هەفتەیەدا. بەێ گۆدانیژە ڤیشن دمتینە دیماهەیە بەرنامە ئەموو سیاست و هەروەسا بەرنامە کوردیا دەنگی ئەمریکا دەرێنەری بەرنامە بێدە مژمێرێ ئەحمەد بارزانی بوو ڤاسکۆ ڤێریش ڤیدیۆیە الكنترول فيديو بو هتا برنامج بيت بشتي دو دمج مريندي هيفيا خوشي وشادي جورا ديكين أفا داخلي شمويا راديو كرديا دنجي أمريكا لواشنطن.